خاو لە هەموو لایەکی وادارم هەموو لایەک باش بن. من گۆرانم دانیشتووی شاری سلێمانی بەشداربووی کورسی پەیوەندی کاریگەر بەڕاستی یەکەم جار کە بەشداری ئەو کورسەم کرد نەمەزانی بەم شێوەیە سوودبەخشە. بەڕاستی زۆر سەرسام بووم بە ستافی ئاواد ئەکادمی. بەڕاستی ئەکادمیایەکە بۆ خۆی. زۆر سپاس کاکە گۆران، یاخوا بەخێر بێ. ئێمەش خۆشحاڵم کە فێرخوازی وەکو تۆمان هەیە کە هەڵگری بەرپرسیارەتیە. زۆر سپاس کاکە بەڕێز، زۆر سپاس دەکەم. پێ دوایە ئەم کۆرسا تا چەندێک لە ستافی ئاواد ئەکادمی ڕەنگی داوەتەوە؟ یعنی هەستەکەی ئەم ستافە ئەم شتیان لە خوان جێبەجێ کردووە؟ بەڕاستی ئەمەژە پرسیارێکی زۆر جوانە. یعنی هەر لە تعاملی هەموو کارمەندەکان هەتا مامۆستا ئاواتیش بەڕاستی زۆر لێیان ڕازین لەبەر ئەوەی بە شێوازێکی نەرمونیان تعامل لەگەڵ کارمەند لەگەڵ هەموو خوێندکارەکانەکەن. وەکو دایک حەزەکە دایم باشترین پێشکەشکە. مامۆستا ئاوات و ئاواد ئەکادمی بەڕاستی باشترینیان پێشکەش کردووە. من شانازیان پێوەکەم. زۆر سپاس دەکەم. پێ دوایە ئەم کۆرسە بۆ چ کەسانێک باشە؟ یعنی حەزەکەی کێ بێت بۆ ئەم کۆرسە؟ هەستەکەی ئیسفادەی لێ ئەکا چ چینێکی کۆمەڵگە؟ بەڕاستی لەو کەسی کە فامەکاتەوە، یعنی بەلایانی کەم لە 15 ساڵ لە سەر و 15 ساڵ و هەتا تەمەنی 6 ساڵیش هەر پێویستی بێت. بۆیە ئەم کۆرسە چیت فێرەکە، فێری تەعامل دەکا، فێری ئەوە دەکا کە چی هەڵەیە چی ڕاستە پێت. جاری وا هەیە چۆن بڵێ ئەدەوێت قسەیەک لەگەڵ بەڕێزێ بکەی نازانی چۆن بیکەیت. بۆیە پێویستە ڕێگەکان تاقیب بکەیتەوە. ئەتوانیت بە گفتوگۆ، ئەتوانیت بە نووسین، ئەتوانیت بە هێما هەر جۆرێک کە تۆ پێ ئاسوودەیت لە بەرامبەریش تێ بگەیت کە ئایا ئەو کەسە جوان پەیامەکە وەرەگرێت یاخود نا. یعنی خۆ دەخەیتە جێگەی ئەو لەبەر ئەوەی کە ئاگاداری دڵی بیت شتێک لە دەمت نێتە دەرەوە دڵی ئەوی پێ بشکێت. بەڵێ زۆر سپاس. بەڕاستی کۆمنتەکانت دۆنە جوانە، ینی ئینسان حەزەکە پرسیاری ترە لێ بکە. چی بەو کەسانە ئەڵێی کە ئەکادمیاکە ناناسن چیان پێ ئەڵێ؟ یعنی بۆ نمونە ئەشێ قەنەعەتی نەبێ ئەڵێ ئۆنلاینە شتێکی وایە، تۆ چ ڕەئێکت هەیە چیان پێ ئەڵێ؟ ئێمە چۆن توانیومانە ئەو سوودە بگێنین ئەگەر چی ئۆنلاینیشی؟ بەڕاستی منیش لە سەرەتایە پرسیارێکی زۆرم بۆ دروست بوو. یعنی قەنەعەت و بڕۆ بێ هاتمە پەیجەکە هەرچیمە کرد لەم هاوڕێمە پرسی لەو هاوڕێمە پرسی ئایا ئەمە شتە ڕاستە. خاستن یەکەم ئەزمونم ئەوە بوو کە بەشداریم کرد لە کورسی وانە تۆمارکراوەکان. یعنی وتم باشە تۆ بڵی وابێ ئەم معجیزانەی کە باسی یەکەم تۆ بڵی بێتە ڕاستی. قەنەعەت و بڕۆ بێ حالێن من لە ئیمتیحانم دڵم لە لای ڕاهێنانەکانە. من فنکارێکی پۆلی 12م دڵم لە لای ڕاهێنانەکان بێ. ئەمە من سەیرەکەی واز لە شتێکی چۆن بڵێ مستەقبەلی ئەهێنی بۆ ڕاهێنانێک، چونکە ئەزانم ئەم ڕاهێنانە کاریگەری هەیە، چونکە بەڕاستی ئیسفادەم لێ کردەوە. من یەکەم ڕۆژ کە لە ڕاهێنانم کرد بە شێوەیەک مێشکم ئێشا، یعنی تا ئێستا ئەو سەر ئێشەیەم توش نەبوو، چونکە خانەکانی مێشکم ئەکەوت نەکار، چونکە خۆم یعنی ئیسفادەم لێ کرد. یعنی ئەوەتان کورسێکی تازە کراوەتەوە کە نرخی $200 یعنی ئامادە بۆی قەرز بکەم بچم ئەو پارێ بدەم و بەشداری بکەم، چونکە ئەزانم بە سوودە. بۆ ئەم پەیوەندی کاریگەرەش ئەمە چۆن بڵێ کورسێکی خێرخوازی بوو. یعنی بەڕاستی مامۆستا ئاوات زۆر تایبەت بیری کردوێتەوە. من دەستخۆشی دەیەکەم، یعنی سەرڕای ئەو هەموو جەنجاڵی ئەو هەموو ناڕەحەتی ئێشتا هەوڵەدات هاوکاری چەند قوتابیە کات کە ئەمە زۆر کەم بۆتەوە. بەڕاستی ئەم هەستە ئەگەر هەستی کەسێکی پاک، هەستی کەسێکی تایبەت نەبێت بەجددی ناتوانێت ئەمە بەرجەستە بکەم، چونکە بەڕاستی زۆربەی پەیوەندیەکانی ئێستا لەسەر بردنەوە دۆڕاندنە. یعنی ئەبێت لایەک بێت و لایەک دۆڕێنێ. بەس مامۆستا ئاوات یعنی بەجددی ئەزمموی خۆی پێشکەشەکە لەگەڵ ئەم خوێندکارانە. ئەمە بۆ خۆی زۆر گەورە. یعنی بەڕاستی من لە یعنی زۆر پرسیارم لەم کردووە، چۆن بڵێ بە هەر شوێنێک گەیشتوم پرسیارم کردووە لە کایەکانی ژیان لەو کەسی کە بە ئەزممونە کە چۆن بڵێ 2 کراسی لە من زیاتر دڕان. یعنی مەبەستەکەم ئەزممونەکەی ئەوە زۆرە بە تەمەنترە، ڕیشی سپی بووە، بۆیە هەر کەلیمەیەکی ئەو حکمەتێکە. یعنی من تەنانەت چۆن بڵێ لە ڤیدۆکانی یوتیوب
زۆر سوودم بینیەوە چ بگا بۆی کە کۆرسێکی سەمامۆستا بێڵێتەوە. بەڕاستی دەستخۆشیتان لێکم زۆر تایبەت بووە. منیش یعنی بە بەردەوامی یعنی پلانمە ئینشاءالله لە کۆرسەکانی تریشا بەشدارم، هەر بەم کۆرسەوە ناوەستم. بەڕاستی تانەیتە ناوە نازانێت چۆنە. بەڵێ پێم وابێت تۆ بەشداربووی چالاکردنی مێشکیشی. ڕات چییە لەسەر چالاکردنی مێشک لەسەر ستافەکە لەسەر مامۆستاکان کە وانە ئەڵێنەوە؟ بەڕاستی من لە کۆرسی وانە تۆمارکراوەکان بەشدارم کە تەنها مامۆستا یعنی بە ڤیدیۆی و تۆماری کردو و دایناوە. من تەنها ئەوەم بینیوە کە ئێستا تامەزرۆم بۆ بینینی کۆرسی ئۆنلاینەکە بەجددی یەکەم جار ئەبێ خۆت بڕیار بیت کە ئەبێ ببی بەکێ و ئێستا کێیت ئەبێ ببی بەکێ. ئەگەر خۆت بڕیاردا ئەوە چەندین ڕێگە هەیە، نەوەک هەر یەک ڕێگە، چەندین چارەسەر هەیە بۆ کێشەکانی تۆ. بۆیە لە ئێستاە من زۆر خۆشحاڵم کە کۆرسی چالاکردنی مێشک و یادگار لە 25 مانگە من بەشداریەکەم، هەر 25 ئەم مانگە یعنی وەکو وتم ئامادەم پارەکەی بۆ قرس بکەم بچم بەشداری بکەم. بەجددی ئەگەر نەزانم باشە بەجددی خۆم ناخەمە ناڕەحەتیەوە بەدڵنیاییەوە. ئینشاءالله زۆر سەرکەوتووە بی. ئێمەش چاوەڕی نەتیجەی باشە لێ ئەکەین. بەڕاستی کەسانی خاوەن پەیام هەمیشە شتێکی باشتریان لێ دەرئەچێ لەوانەی تر. ئەمە یعنی هەڵوێستێکی زۆر جوانە. ئەمە زۆر بەنس ئەنرخێنی. زۆر سپاس دەکەین. باشە کاک گۆران، ئێستا ئێمە یعنی کۆرسەکەمان تەواو کردووە لە ماوەی 4 ڕۆژە. ئایا هیچ هەنگاوێکت ناوە بۆ جێبەجێکردنی کۆرسەکە؟ یعنی یان هیچ نمونەیەکت جێبەجێ کردووە؟ گەر نمونەیەکمان بۆ باسکەی یعنی سوودەکەین بۆ باسکەی زۆر باشە بێت. هەر بێجگە ئەوەی کە پێشەوەی کە تەطبیقی بکەم من بیر ئەەکەمەوە کە لە ڕابردووە مامەڵەکانی من چۆن، یعنی ئەمە زۆر گرنگە، یان ئەو کەسانی بەرامبەر مامەڵەیان چۆن لەگەڵ کردوون. بۆیە چ کاتێک کە من بە مامەڵەکە ناڕەحەت بووم، چ کاتێک بە مامەڵەکە دڵخۆش بووم، کاتێکی خۆم براوە بووم یان ئەو دۆڕاوە یا ئەو براوە بۆ من دۆڕاوە، ئەو کاتی کە ئەو براوە بۆ بەجددی دڵنیا بە منی خستۆتە ژێرە بۆ مامەڵەکەی خۆی بۆ ئاسوودەکردنی خۆی و بردنەوەی خۆی. لە ئێستاە چەندین مامەڵەیش کە من تایە براوە بووم هەڵبەتە منیش دڵخۆش. بەڵام لەم کۆرسیا فێری ئەوە دەکا کە بە پرینسیپی براوە مامەڵە بکەی لەبەر ئەوەی ئەویش دڵخۆش بێ منیش دڵخۆش بم و ڕق و کینە دروست نەبێ. بەجددی یعنی ئەم کۆرسەوات لێ کات یعنی هەڵبەتە ئەبێ ئەو هێزە لە ناخی خۆشتا هەبێ، هێزی پاکێتی، هێزی نێت پاکی، ئەمە زۆر گرنگە. بەڵام ئەم کۆرسە یاریدەدەرێکی زۆر باشە بووی کە لە دڵ ئەوەی لە دڵت هەیە بیخیتە سەر زمانت و بەڕێزی بەرامبەریش بە هەڵە لێت تێنەگا. و زۆر نمونە هەیە. بەڕاستی من لەگەڵ هاوڕەکانمە چەندین جار چۆمڵی چوونەتە موقیفی ناخۆشەوە بە زمانێکی شیرین پێم وتووە ئەو حاڵەکاتی دووبارە نەکردوێتەوە. بۆ ئەگەر من بە زمانێکی ڕەخ پێم بوو تای ڕاستە پەیامەکەم گەیانەوە، بەڵام ئایا دووباری نەکردو نا بگرن لە ڕقی من چەندین جار دووبارەیە کردەوە. کەواتە تۆ زۆر بێجگەلەوەی کە سوودت وەرگرتووە لە پەیوەندیەکە، سوودت وەرگرتووە لەوەشی کە لە ڕابردوو بزانی چی هەڵەیە، چی ڕاست بووە، یعنی گەیشتووی بەو شتانە. ئەمە یعنی پلەیەکی زۆر باشە، یعنی بەو ئاستە توانیتە ئیسفادە بکەی. بەڕاستی زۆر خۆشحاڵم. ئێمە شتێکی ئەو تۆمان نەماوە. ئەگەر تۆ پەیامێک شتێکت هەیە تەوێ بیگەێنی، ئەتەوێ شتێک بە خەڵک بڵێ، ئەو کەسانی کە ئەکادمیان ناناسن یان ئەتەوێ بۆ نمونە چ جۆرە کەسێک بێن بەشداری بکەن یان هەر پەیامێکی ترت هەیە لەسەر ئەم بابەتە ئەتوانی بیگەێنی، یان لەسەر هەر کۆرسێکی ترمان کە تۆ بەشداریت کردووە. ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە لە خزمەتت بووین. پەیامەکانە زۆر جوان بوون. یعنی بە تەواوەتی هەڵگری ئەو ناوەی خۆتی الحەمدولله سەرکەوتو سەرفرازبی. ئەتوانی وتەی خۆت بڵێ؟ لە خزمەتم. ڕاستی مرۆڤ جاری وا هەیە چەندین ئەو بەرهەمی کە دەستێکەوێت کە زیاتر کە ئێمە هەوڵەدەین بۆ پارە، چونکە بژێوی ژیانمان دابینەکە ڕاستەیان نە. بەڕاستی ئەبێت لە شتێکی سەرفی بکەیت کە جێ بگرێت، کە شتێک بێدەها دواتر لی پەشیمان نەبیتەوە. بەڕاستی لە ئێستا هەموو کەسێک حەزەکە جلی جوانی لەبەر بێت، سیارەی جوانی پێ بێت، بەڵام ئەبێت ڕۆژێک بێت بیر لە مێشکماکەینەوە کە چی جوان پێشکەشی ئەو بکەین بۆی بیرکردنەوەی جوانمان باتێ، بۆی وامان لێ بکات تەعاملێکی جوان لەگەڵ خەڵک بکەین. بۆیە بینینی کۆرسی
پەیوەندی کاریگەر یعنی بەڕاستی زۆر تایبەتەوە ئاوا دەکاتمی یعنی من تەنها بۆ مەزانی چەند کورسێکیان هەیە بەڵام سەیرم کرد کورسی زۆر باشیان هەیە هەم زمانی ئینگلیزیان هەیە و هەم کورسی NLPیان هەیە یعنی بەجددی چەندین کورسیان هەیە بۆ خزمەتکردنی هەموو یعنی من وەکو کوردێک زۆر خۆشحاڵم کە ئەم کورسانە هەیە بەڕاستی شانەزیتان پێوەکەم و دەستخۆشیتان دێکەم بەڕاستی مامۆستا ئاوات یعنی ئەکادیمەیەکی بنیادناوە یعنی تایبەتە بە خۆی یعنی هەر خۆی ئەتوانێت بەو شێوەیە بنیادی بنێت منافستان نییە و من زۆر خۆشحاڵم کە بەشدار بووم لەگەڵ ئێوەی بەڕێز بەڕاستی جێی شانازی خوێندکاری 12 بەڕاستی من 5 ساڵە دوا کەوتوم ئیتر بە چەندین هۆکار هەیە هەر تەنها هۆکارێک نییە من 5 ساڵە دوا کەوتوم من هاوڕێکەم یعنی جاری وا هەیە لە پۆلەکەمانە چۆن بڵێ کێبڕکێ و ململانەی دروستە بێ لەبەری کێ بێ بە یەکەم کێ نەبێ بە یەکەم یعنی تەلەبەی تایە زۆر زیرەکە وازی هێناوە بەڵام من لە دوای ئەوەی کە 5 ساڵی شوازم هێناوە گەڕامەتە بووی بەردەوام بم یعنی وتومە بە هاوڕەکانیشم وتومە ئەگەر 15 ساڵی کەش دەرنەچم هەر بەردەوام ببم یعنی مامۆستا ئاوات ئەمەی بە من وتوە بەجددی هەموو قسەکانی ئێسش لە گوێمە ئازرنگێتەوە ئەڵێ ڕۆحیەتێکێوێ کۆڵنە دەربێ یعنی ئەم ڕۆحیەتە بە هەموو کەس بەدەست نایە بەڕاستی من لە هەفتەی یەکەمی خوێندنما تەلەبەیەک هاوڕێم کە زۆر زیرەکیش بوو بەڕاستی یعنی هەر غیابە وای لێ هاو غیابەکانی پڕ بۆەوە ئیدارە بانی کردوتی ئاوا چۆن بڵێ دەوام ناکرێت یعنی خەریب وازیە هێنا ئێتر هەتا سواز بەخوای گەورە چەند هاوڕێک و چەند مامۆستاکی بەڕێز قسەیان بۆ کردو کانە تۆ هەر ئەم ساڵت لە بەردەسا ماوە توت بە یەکتر جامعە یعنی بەجددی داهاتوویەکی جوانیان بۆ وێ ناکرد سوپاسی و مامۆستایانە شەکەم بەڕاستی زۆر تایبەت ئینشاءالله زۆر لێت ڕائبینی یاشم ئەتوانی زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم خۆی گەورە پاداشت باتەوە و هەر سەرکەوت ئێمە هیچمان نەماوە تۆ ئەگەر پەیامێکی ترت هەیە پێت خۆشە تەنها دەستخۆشی و سپاس بۆ ئێوەی بەڕێز عەزیزتان کێشاوە و هیوادارم سەرفرازی دنیا و قیامەت ئینشاءالله